سبەینێ 9 مانگ بەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا تێدەپەڕێت و هێشتا کابینەی نوێ پێک نەهێنراوە. پەرلەمانیش یەک دانیشتنی کردووە و هێشتا بە پەخراوەیی ماوەتەوە. ڕۆژی 20 تشرینی یەکەمی 2024 هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو کە تێیدا پارتی دیموکراتی کوردستان بە بەدەستهێنانی 39 کورسی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەدەستهێنانی 23 کورسی پلەی یەکەم و دووەمیان بەدەستهێنا. ڕۆژی 3 تشرینی دووەمی ساڵی ڕابردوو دوای کەمتر لە مانگێک لە بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پارتی و یەکێتی یەکەم کۆبوونەوەیان لەبارەی پێگەنانی کابینەی نوێ حکوومەت لە سلێمانی ئەنجامدا و جەختیان کردەوە کە کۆبوونەوەکە ئەرێنی بوو و قۆناغی پاش هەڵبژاردنیان تاوتوێ کردووە. هەردوو لە ماوەی نزیکەی 6 مانگدا زنجیرەیە کۆبوونەوەیان بۆ پێگەنانی کابینەی نوێ ئەنجامدا بەبێ ئەوەی بگەن بە ڕێکەوتنی کۆتایی لەسەر ئەو پرسا. لە کاتێکدا لە 18 ئازار لەسەر دواڕەژنووسی دیدگای هاوبەش بۆ پێگەنانی حکوومەت ڕێکەوتن کە تێیدا پۆستەکانیان بەسەر 3 ئاستا دابەش کرد: پۆستە باڵاکان، وەزارەتە سیادیەکان، وەزارەتە خزمەتگوزاریەکان. سەربارەی دیاریکردنی دەسەڵاتەکان بە تایبەتی دەسەڵاتی جێگری سەرۆکی حکوومەت کە یەکێتی داوای زیادکردنی دەکات. دوایین کۆبوونەوەی یەکێتی و پارتی بۆ بەردەوامیدان بە دانووسانەکانیان لەسەر پێگەنانی حکوومەت لە 20 ئایار بەڕێوەچوو. نزیکەی 2 مانگیشە کۆبوونەوەکانیان لەو بارەوە وەستاوە، بەڵام هەردوو حیزب ڕۆژی 14 تەمووز لەسەر ئاستی لووتکە کۆبوونەوە بۆ تاوتوێکردنی پرسی موچە و کێشەکانی نێوان هەرێم و بەغداد بەبێ ئەوەی لە ڕاگەندراوی کۆتایی کۆبوونەوەکە باسی پێگەنانی حکوومەت بکەن. لە پێش بەڕێوەچوونی هەڵبژاردن و لە دوای بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە بەرپرسانی یەکێتی جەخت لە گەڕانەوەی هاوسەنگی هێز و شەراکەت دەکەنەوە. بەرپرسانی پارتیش جەخت لە پێکەنانی حکوومەتێکی بەهێز دەکەنەوە. تا ئێستا دیار نییە کەی کۆبوونەوەکان یەکێتی و پارتی بۆ پێکەنانی کابینەی نوێ دەست پێ دەکەنەوە. لە کاتێکدا بڕیار بوو یەکێتی بۆ کۆبوونەوەکانی داهاتوو و سوپرایزی هەبێت، ئەوەش بەوتەی قوبات تاڵەبانی کە ڕۆژی 26 ئایار ڕایگەاند بوو. دواکەوتنی پێگەنانی کابینەی نوێ لە کاتێکدایە نزیکەی 2 ساڵە وادەی یاسایی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان کۆتایی هاتووە و کابینەکە بۆتە کاربڕێکەر. پێکنەهێنانی کابینەی نوێ حکوومەت پەرلەمانی کوردستانی بە پەخراوی هێشتوتەوە و لە دوای بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانەوە تا ئێستا یەک کۆبوونەوەی تایبەت بە سوێند خواردنی پەرلەمانتاران ئەنجام دراوە بەبێ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی. کۆبوونەوەکە ڕۆژی 2/12/2024 دوای زیاتر لە مانگێک لە بەڕێوەچوونی هەڵبژاردن بەڕێوەچوو. لەو کاتەوە کۆبوونەوەکە بەکراوەی هەڵدراوەتەوە و نە دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردراوە نە کۆبوونەوەکە تەواو کراوە بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی و کاراکردنەوەی ئەو دامەزراوەیە لە کاتێکدا وەرزێکی یاسادانانی کۆتایی هاتووە. ئەمە یەکەم جار نییە پەرلەمانی کوردستان پەک بخرێت، بەڵکو لە خولەکانی پێشوودا چەندین جاری دیکە پەک خراوە و بەگشتی لە 33 ساڵدا 8 ساڵ لە کار خراوە.